بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش. خوێندنی زمانی زگمانچی لێرەدا زمانی کوردی لە هەندەران ڕەنگە کارێکی ئاسان نەبێت، بەڵام ئەگەر بڕەخسێت بە تایبەتی بۆ ئەو منداڵانی کە لە هەندەران لەدایک دەبن ئەزمونێکی نوێ دەبێ و بۆ داهاتووی خۆیان سەرکەوتوو دەبن کە بە زمانی زگمانچی خۆیان قسە بکەن. لە وڵاتی بێلژیک ئەو هەوڵە بەکردەوە هاتوۆتە دی قوتابخانەیەک بنەوی قوتابخانەی کوردستان پێکاتوە بۆ ئەوەی زانیاری زیاتر سەبارەت بە کاری قوتابخانە و چۆنێتی پێکهاتن و ئەرکەکانی لەگەڵ مامۆستای قوتابخانە و لە هەمان کاتدا بەرپرسی ناوەندی ڕەوەندی کوردستانی خانم ناسکە نەسیری قسە دەکەین. ناسک خانم گەلێک سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لە بۆ ئەم متوێژە. ئەگەر لە پێشدا بۆ بینەرانمان باس بکەی بیرۆکەی پێکێنانی قوتابخانەیەک بۆ زمانی کوردی بۆی کە زمانی کوردی بە منداڵان لەو وڵاتێ بدەنەوە، ئەم بیرۆکەیە لە کەنجەوە دەستی پێ کرد؟ سەرەتا زۆر سپاسدانەکەم کاک سەڵاح بۆ ئەوەی کە ئێمەتان بەسەر کردەوانە. ئێمە ئەم بیرۆکەیە ئەگەڕێتوانێ بۆ ساڵی 2021 لە کاتێکدا کە ناوەندی ڕەوەندی کوردستانی لە وڵاتی بەلژیکا هاتە دامەزراندن، کۆمەڵێک پرۆژەی باشی لەخۆگرتە بوو. یەکێک لەو پرۆژانە ئەوە بوو کە منداڵانی وڵاتەکەمان فێری نووسین و خوێندنی زمانی کوردی بکەین، چونکە بەداخەوە ئەوەی کە لە وڵاتی خۆماندا عەرەب و تورک و فارس ویستیان بەسەر میلەتی ئێمەدا بهێنن کە مناڵەکانمان ئاسیمیلە بکەن، ئەوان بۆیان نەکراوە نەیانتوانی ئەنجامی بدەن. بەڵام لێرەدا ترسێکی زۆر گەورە لەسەر بنەماڵە کوردەکان هەبوو لە وڵاتانی ئەوروپا بەگشتیەوە. بەتایبەتی ئێمە هەستین هەنگاوێکی زۆر باشمان ناوە ئەم پرۆژێمان لە نەزەرا گرتە بوو، هەرچەندە هەوڵمان بۆدا لە سەرەتادا، بەڵام بەداخەوە بۆمان نەهاتە ئارمانج. لە ساڵی 2025دا بە فەرمی ئێمە داوامان کرد لە وڵاتی بەلژیکا کە دەبێت قوتابخانەیەکدا بمەزرێنین و ئەو قوتابخانەیە چون کۆمەڵێک خانەوادەی زۆر خانەوادە کوردەکان لێرە بوون، بە هاوکاری ئەوان و بە هاوکاری فیدراسیۆنی نێودەوڵەتی زمانی کوردی توانیمان خۆشبەختانە قوتابخانەیەکدا بمەزرێنین و ئەو قوتابخانەیە هەروە پەرەمان پێدا و لە ئێستادا و کۆمەڵێک بڵێن پرۆژەی تریشمان بەدەستەوەی کە لە داهاتوودا بە ئەنجامی بگەێنین. کەوابوو ئەو پێکێنانی ئەو قوتابخانەیە با بڵین هەر ساڵێک یا ساڵێک و چەند مانگە ئایا بە فەرمی لەلایەن حکوومەتی ئەو وڵاتەوە پشتیوانی لێ دەکرێت؟ لە ڕاستیدا خۆشبەختانە ئەوەیە کە لە وڵاتی بەلژیکا ڕێگە پێدراوە کە لەگەڵ خوێندنی زمانی دایک بتوانرێت بە فەرمی بێتە ئاراوانە، بەڵام ئێستا لە ئێستادا حالیەن ئەوە ئەو پرۆژەیە بە فەرمی دروست نەکراوە. ئێمە هەنگاومان بۆ ناوە و توانیومانە لە ڕێگەی ناوەندەکەمانەوە بتوانین هەنگاوی بۆ بنین و بە شێوەیەکی باش خستومانێتە چوارچێوەی دامەزراندنەوە بە فەرمی. مەبەستمەوەیە با بڵین ئێوە ئەو قوتابخانەتان کە لە شاری خۆتان پێکراوە شارەداری ڕێگەی بە ئێوەدا بە فەرمیکان گۆ ئەو قوتابخانەیە تێدا کارکردن. بەڵێ لەلایەن ڕێکخراوەکانەوانی بە فەرمی ڕێگەت پێ دەدرێت کە تۆ بتوانی قوتابخانەیەک بە زمانی دایکت بە زمانی دایکی بە زمانی زگماکی دایکی بێتە دامەزراندن. هەر ڕێکخراوێک کە بە فەرمی بێت دەتوانرێت زمانی دایکی تێدا بڵێن بە فەرمی بتوانرێت بێتە خوێندن و نووسین. دەزانی کە لە کوردیدا زاراوی زۆرمان هەیە، زاراوی جۆرا زۆر هەیە، تو زاراوەی زۆر بەرچاوی کورمانجی و سۆرانێ. ئێوە بە کام زاراوە فێری زمانی کوردی دەکەن؟ لە ڕاستیدا ئێمە سەرەتا هەم بە زاراوەی سۆرانی و هەم کرمانجیش هەردووچی لە قوتابخانەکەدا دێتە باسکردن. ئەویش چون هەم من خۆم وەکو زاراوەی سۆرانی دەرسەکە دەڵێمەوە بە خاتونێکی تر بەناو خاتوو سەیرانی زاوەتی، ئەویش کە خەڵکی شاری دهۆکە لەگەڵ منە زاراوەکە بە زمانی کرمانجی دەڵێتەوانێ بۆ ئەو مناڵانی کە زمانی کرمانجی دایکیان هەیە. ئێمە بە هەردوو زمانەکە قوتابخانەکەمان دامەزراندەوە بۆ ئەوەی کێشە بۆ منداڵەکان دروست نەبێت. پاشە بۆ کتێبەکە خۆتان وەدەستان هێناوە لە نێو ئەو وڵاتەدا لە بێلژیک یان لەلایەن با بڵین
هەرێمی کوردستانەوە بۆتان دابیکرێت؟ لە ڕاستیە وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتاوە ئێمە پەیوەندیمان هەیە بە فدراکسیۆنی نێودەوڵەتی زمانی کوردی و لەو لایەنەوە کۆمەڵێک کتێبی باش بەدەستی ئێمە گەشت، بەڵام کتێبەکان بە زاراوەی سۆرانیە نەک بە زاراوەی کرمانجی. لە گفتوگۆکاندا ئێمە بە زاراوەی کرمانجی باسی لێوە دەکەین، چونکە بمانەوە نەمانەوێت کولتوری بڵین زمانی کوردی دەوڵەمەندە، لەوانەیە وشەیەک هەبێ لە زاراوەی منە، لە زاراوەی سۆرانیە شێوەهایەک دێتە گوتار و لە زاراوەی کرمانجیە شێوەهایەکی تر دێتە گوتار. لەم حاڵەتدا ئێمە نامانوێت کێشە بۆ منداڵەکان دروست ببێت، چونکە ئەگەر من بە زمانی سۆرانی باز لە وشەکان بکەم ڕەنگە زۆربەی منداڵەکان تێنەگەن. هەر بۆ ئەو مەبەستێشەکە لەگەڵ خاتوونێکی زمانی کرمانجیە بە یەکەوانە قوتابخانەکە دەبین بەڕێوانێ ئەو پوشانێک کە منداڵەکان لێ تێناگەن بە زمانی سۆرانی ئەو یەکسەروەری دەگەڕێتە سەر زمانی بڵین کرمانجی بۆ ئەوی منداڵەکان تووشی کێشە نەبن و لەو حاڵەتەدا بە هەردوو زمانەکەش منداڵەکان فێر دەبن. لە ڕاستیشدا ئەمە پەیوەندیەکی زۆر باشە، یعنی ئێمە نامانوێت جیاوازی بکەین لە نێوان زاراوەکاندا، چون لە ئێستادا کتێبەکانمان کتێبیەکان بە زاراوەی سۆرانی بۆ ئێمە بەڕێکراوە و پیتەکان پیتەهایەکی نەرمن بە خۆتان دەزانن، بە شێوەی پیتی بڵین کوردی نووسراوە. ئێمە مەجبورین لەسەر ئەو شێوەزارە بڕۆین بەڕێوانێ هەتاوەکوونێ لە داهاتوودا داوامان کردووە کە کتێب بە زاراوەی کرمانجیش بۆمان بنێرن و بتوانین پۆلێکی تر بە زاراوەی کرمانجی دابمەزرێنین. بەڵام ئەو پرۆژەیە دەکەوێتە داهاتەوە، ڕەنگە بڵین بتوانین لە داهاتوودا لە نیوەی ساڵی بڵین 2026 بەو شێوەیەش ببین بەڕێوە. ئەمە بەستانەوە بۆ ئێستا کتێبەکەی کە وەکو بۆ قوتابیان لە ڕووی وێ وانان پێدەڵنەوە بە سۆرانی چاپکراوە، بەڵام لە داهاتوودا هەڵدەدەن هەمان کتاب بە زاراوەی کورمانجیش بێ. بەڵێ هەوڵ دراوە و یعنی بڵین سۆزیشمان پێ دراوە کە بۆمان بەڕێ بکەن. ئەو دەمی بە پیتی عەرەبی دەبێت یا بە پیتی لاتینی؟ ئەمن پێم وایە هەر بە پیتی عەرەبی دەبێت. بە پیتی عەرەبی دەبێت. بەڵێ. لەو نێوەدا هاوکاری ئەو دایک و بابانەی کە لەوێ لەو شارە دەژین بۆ ناردنی قوتابیان بۆ قوتابخانێت تا چەندە هاوکاری ئێوە دەکەن؟ لە ڕاستیدا زۆرم پێخۆشە لەم بابەتە تۆزە زیاتر بدوێم، چون ئەو بنەماڵانە ئەو خانەوادانەی کە لە وڵاتی بەلجیکان و بە تایبەتی لە شاری لۆڤنن، نەم شاری کە قوتابخانەکەی تیادا مەزراوە، کۆمەڵی خانەوادەی تا بڵێ بەهەست و سۆزی کوردایەتین. ئەو بۆ تەمای خۆشحاڵێکی زۆر گەورە بۆ من و من لێرەوانی دەستی یەک بەیەکیان دەکوشم. زۆر سوپاسی گەرمم هەیە بۆیان. لە سەرەتای دامەزراندنی قوتابخانەکەوانە زۆر بەگەرمی پێشوازیان لە پرۆژەکە کرد و زۆر بەگەرمی هاتن بە ڕوومانەوە. هەنگاوی زۆر باشیان نا بۆ خۆیان خەریکی جۆرە ڕیکلام و تەبلیغاتێکی زۆر بوون کە بتوانن مناڵانی تریش بێنە ناو قوتابخانەکەوە. ئەمە بوو بەمای خۆشحاڵی. ڕەنگ لە شارەکانی ینی مناڵم هەیە ئێستا قوتابیم هەیە کە 150 کیلۆمتر ڕێگە دەبڕێ لەگەڵ دایکی و باوکیدا لەبەرەوەی بێتە ناو قوتابخانەکە. ئەم زۆر مای خۆشحاڵیە بەڕاستی. مەبەستی پرسیارەکەم لە ڕاستیدا ئەو بوو کە چونکە هەر لە هەمان کاتدا و دایک و بابانە کە دەبی منداڵەکان بۆ قوتابخانەی با بڵێن وڵاتە ئامادە بکەن، لە هەمان کاتیشدا دەبی بیانهێنن بۆ قوتابخانەی کە تێدا زمانی کوردی فێر بن. ینی ئەرچێکی ئاسان نییە بەڕاستی. ئەمە ئەرکێکی ئاسان نییە، بەڵام ئێمە میلەتی کورد پێویستە زۆر باش ئەو بزانین کە ئێمە لە وڵاتێکی بێگانەدا خەریکین ژیانەکەین لە ئێستادا و ئەبێ کولتوری نەتەوەکەمان و ڕەگ و ڕیشەی کوردایەتی میلەتەکەمان بپارێزین. ئێمە زۆر پێویستە ئەو هەنگاوە زۆر بەگەرمی وەربگرین و پێشتر هەنگاوی بۆ نرابوو لەم لایەنەوە، بەڵام بەداخەوە سەرکەوتونەبوو، بەڵام لە ئێستادا زۆر سەرکەوتوانە خەریکن دەیبەن بەڕێوانی لەگەڵ ئێمە هاوکارن بۆ ئەم مەبەستە. ئێمە قوتابخانەکەمان ڕۆژانی یەکشەمە بڵین کراوەیە، لە ڕۆژانی یەکشەمەیە پشووە بۆ مناڵەکانی تر، بەڵام ئەو ڕۆژیان هەڵبژاردووە کە مناڵەکان بێن فێری زمانی کوردی ببنتیە. ئێمە تەنها فێری زمانی کوردیان ناکەین، بڵین فێر ببن نووسین یاخود خوێندنەوە یاخود گفتوگۆکردن. لە ڕاستیە ئەمە پرۆژێکی زۆر گەورەیە. ئەو پێویستی بەوە هەیە کە ئێمە مێژووی نەتەوەکەمان فێری منداڵەکانمان بکەین و پێویستە ڕەگ و ڕیشەی
میلەتەکەمان مناڵەکانمان بناسیێنین بۆ ئەی بزانین کە میلەتی کورد میلەتێکی گەورەیە و میلەتێکە لە هیچ کاتێکە توانەوە و لە ناوچوونی نییە بە هیچ شێوەیە. لەم حاڵەتیشدا خانەوادەکان زۆر هاوکارن، زۆر بەو پەڕی گەرمیەوە هەنگاویان بۆ ناوە ئەوە پێ خۆشحاڵن بەوە فێری سرودی نەتەوەی عێراقیبیان دەکەین، فێری سرودی نیشتیمانیان دەکەین و تەنانەت باسی مێژووی وڵاتەکەیان بۆ دەکەین. زۆر بەمایی خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم مناڵەکان تەنانەت پرسیاری سەرکردەکانیشمان لێ دەکەن، سەرکردە کوردەکان کێ بوون کێ نەبوون. مناڵمان هەیە لە تەمەنی 6 ساڵەوانێ لە لامانە هەتاوکونە تەمەنی 14 ساڵیش ئێمە وەرمان گرتوون. لەوەی باست کرد تەنیا یەک ڕۆژە ڕۆژ یەکشەمە ئەویش بۆ چەند کاتژمێرە وانە؟ بەڵێ لەبەر ئەوەی کە منداڵەکان لێرە زمانی بڵێن ئەو وڵاتە پێویستە بخوێنن، ئەمەش بۆتە هۆی پردێکی یعنی بڵێن پەیوەندیەکی زۆر باش، پەیوەندێکی کۆمەڵایەتی لە نێوان کۆمەڵگای کوردیە و کۆمەڵگای بەلجیکا، یعنی پردێکی پەیوەندیە لە نێوان هەردوولایە. ئێمە پرۆژەیەکی تر گەورەتریشمان هەیە لەو ئاستەدا کە تەنانەت زۆربەی زۆری ئەو منداڵانەی کە لێرە بە دنیا هاتوون وەرە ئێستا لە تەمەنی 25 ساڵیشیدا بڵێن لەو تەمەنەشدان بەداخەوە لە فێربوونی زمانی کوردی یاخۆت قسەکردن یاخۆت نووسین بێبەری بوون. ئێمە هەنگاوی گەورەتریشمان ناوە بۆ ئەوە کە بتوانین لە داهاتوودا شوێنێکی باشیان بۆ جێبەجێ بکەین و بتوانین ئەو مناڵانە ناونووسیەکی بێشمار کراوە. ئەتوانم بڵێم تەنانەت بەلجیکەکانیش پیان خۆشەکە بێن فێری زمانی کوردی ببن. لەبەر ئەوە ئێمە ئەم پرۆژەیە هەروە بە ئاسانی یعنی بڵین دەستبەردار نابین، دەمانەوەیە زۆر شتی باشتری بەدوایە بهێنین بۆ ئەوەی ببێتە پردێکی پەیوەندی لە نێوان کۆمەڵگای بەلجیکی و کۆمەڵگای کوردیە. نەسخانم هەرتەنیا لەو شاری کە ئێوە لی دەژین دەتەنیا یەک شارە قوتابخانە هەیە، ئەگەر لەوانی دیکە نێت هەوڵ دەدەن کە لە شاری دیکەشدا بمەزرێنن؟ لە ڕاستیە لە شاری ئەنتوەرپنیش هەنگاوی بۆ نراوە و لەم حاڵەتەیە بەهۆی ئەوەی کە ئێمە زۆر بە سەختی شوێنمان دەستکەوت، چون ئێمە ئەبوو شوێنێک وایە کە تایبەت بێ وەکو قوتابخانە بۆ مناڵەکان. لە شاری ئەنتوەرپن هەوڵی بۆ دراوە کە شوێنێکی باشتری بڵێ شوێنێکی باش پەیدا بکەن وەکو قوتابخانە، بەڵام تا ئێستا شوێنەکەمان بەدەست نەگەشتووە. دینا پرۆژەکە لەوێشە ینی بەڕێوەیە بۆ بەڕێوە چوون. ئایا ئەزمون تاقیکاریە یا ئەزمون بۆ قوتابیان بەڕێوە دەچێت؟ مەبەستان لە چی بوو بگورن؟ کە تاقی وەختێک ئێوە وانیان پێ دەڵێن دوای تاقیکاریان لە بۆ دەکەن و بڵێن بڕوان نامێ. بەڵێ بە دڵنیایی ئێمە پرۆژەکەمان لەسەر بڵێن وەزارەتی پەروەردەی کوردستانە. ئێمە زۆربەی زۆری بڵێن کارەکانمان لەلایەن وەزارەتی پەروەردەی کوردستانەوانێ بۆ بەڕێ دەکرێت و لەوێوانێ ئێمە ئەگەر هەش تاقیکردنەوە بۆ مناڵەکان بکەین لێرانە بەپێی نمرەکانیان ئەو نمرانی کە بەدەستی دەهێنن لەویانە بڵێن سەرفیتیکەیان پێدەدرێت، بڕوانامەیان پێدەدرێت و ئەو بڕوانامەیە بۆ داهاتوو لە بڵێن حکوومەتی هەرێمیشە زۆر بە باشی جێگەی خۆی کردوێتەوانێ و زۆر بە باشی وەڵام دەدرێتەوانێ. پێ زۆربەی پرسیارەکان کردوگە پێ دوای شتێک هەیە کە بە گرینگەوە پێ دوای باسی بکەی نازخان فەرموو هەر لە پەیوەندی و قوتابخانەدا. زۆر سپاسدانەکەم. لە ڕاستیە ئێمە ئەم قوتابخانەیە بڵێن لە ساڵی پارساڵی 2025 جوانی ئێمە دامان مەزراندووە. هەرچەنە بڵێم کارێکی ئاسان نییە، کارێکی ئاسان نەبوو، هەوڵێکی زۆرمان بۆدا تاوەکوونی بۆ ئامانجەمان گەیاند و خۆشبەختانە گەڵاڵە بوو و هاتە بەرهەم و ئەو خانەوادانی کە لێرە بوون زۆر بە گەرمی بەرەو ڕوومان هاتن. من دووبارە دەستخۆشیان لێ دەکەم. لە ڕاستیە من داواکاریم ئەوەیە لێرەوانێ لە کەناڵەکەی جەنابتانەوانێ کە لەلایەن ناوەندی بڵێن لەلایەن کۆنفدراکسیۆنی ڕەوەندی کوردستانی زۆر بە گەرمی هەوڵی بۆ بدەن بێن بە پیرمانەوە یارمەتی دەرمان ببن بۆ ئەوەی بتوانین ئێمە لە شارەکانی تریشا ئەم کارە بکەین و بتوانین قوتابخانەی تردا بمەزرێنین. ئەگەر ئەوان هاوکارمان بن ئێمە دەتوانین پرۆژەی زۆر باشتر بەنین بەڕێوە.
تەنها بۆ تەمەنی مناڵەکان نا بەڵکو بۆ تەمەنی نەوجەوانەکان بۆ جوانەکان بتوانین ئەو پرۆژەیە هەرچەنە هەوڵمان بۆ داوە و کارمان لەسەر کردووە بتوانێت جێگەیەکی تایبەتیان بۆ دابنرێ یەکین وەکو قوتابخانەیەکی فەرمی نەک ئەوەی کە ئێمە داواکەین لە شارەوانی شارەکە یاخود بڵێن لەلایەن ڕێکخراوی لەلایەن ناوەندی ڕەوەندی کوردستانیوانی هەرچەنە بە فەرمی لێرە هاتوۆتە دامەزراندن ئەوانیش بتوانن هەوڵمان بۆ بدەن و یارمەتی دەرمان بن و بتوانین وەرزەکانی تری قوتابخانەکە بە شێوەیەکی زۆر باش بتوانین ببێن بەڕێوانێ. خانم ناسک نەسیری مامۆستا قوتابخانەی کوردستان لە بێلژیک گەلێکتان سپاس دەکەم بۆ ئەم توێژە. هەروەها منیش سپاسی جەنابتانەکەم و دەستخۆشیتان لێ دەکەم کە ئێمەتان بەسەر کردوانەیە و هیوادارم ئینشەڵڵا لە داهاتوودا کاری زۆر زۆر باشتر بکەین و هەنگایی بۆ بنێن و ببینە جێگەی دەنگدانەوە لە هەموو بڵێن وڵاتان لە هەموو جیهانە. سپاستان دەکەم. سەرکەوتوو بن.